هەوڵیم بیان کوژن دەی وەرە 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 پێش وەرە پێشە بەڵام ئەم سیارانە هینیش نەزانی لە سیاری جامڕەشوشتن هەستەکەم دەستی شێڕۆ لە ناو حکومەتە با پێمەوەنە لێیان ناتوانێت هیچکە مایکڵ ناتوانێت لە من نەرە کوژم I thought the owner was banging my wife. Well, that was a strange house for a tennis coach. I wasn't thinking straight. Clearly. ئەڵە چی تێ بۆ بکەم لە بری ئەوە Well, Natalia will need a بە حسابی سەر ڕێکەوتنەکەم زانی لەسەر چی ڕێکەون Sure. Good. And I'm guessing here that the rebuild will be somewhere in the 2.5 million range. براڕۆ هاوڕێن داوای 2 ملیۆن دلاری کرد ناخۆش بۆ تفە سڵاوی خۆتان لێبێ ئەزیزان و دۆستان و خۆشەویستانی من لە هەر شوێن و جێگایکی کوردستانن ئەزیزانی من هاتینەوە بۆلاتان لە پێشکەشکردنی یاریکی زۆر خۆش و نایاب یاری GTA 5 خۆشەویستانی من ئەمە پارتی چوارەمە لێرەدا ئێمە کۆتاییمان بە بەشی پارتی پێشوو هێنا ئێستا لێرە دەسەکەین بە دووبارە پارتێکی نوێ و خۆش و هەوڵین کاتێکی خۆش بەرینە سەر لەگەڵ ئێوە بەڵام وەکو سەرەتایەک وەکو پشگیریەک بۆ ئێمە داواتان لێکەین کە باشترین پشگیری بۆ ئێمە دوگمەی لایک دابگرن و ئەگەر یەکەم جارە هیتە چەناڵەکەمانەوەنێ سەبسکرایبی چەناڵەکەمان کە بۆ ڤیدیۆکانی ئێمە بە ئێوە بگە و ئەتوانن ئێوە ڕای خۆتان بنووسن لە کۆمنت بۆ ئێمە هەر تێبین و پێشنیارێکتان هەیە ئێمە ئەیخینە سەر چاومان ئێسش لێرە وتمان ئەچین مەرحەلەی مایکڵمان ئەچینە لای مایکڵ بزانین چییە هەوڵین بە جوانترین شێوە یاریەکەتان بۆ ڕیڤیکەن ئینشاءڵڵا با بچینە لای مایکڵ زۆر چاکە با بڕێن پارتی بێشوو فرانگلی تووشی مەجموعەیە بەزمی زۆر بوو باشە با بڕێن بێ بڕین بۆ خانووەکەی مایکڵ سارەمان پێ نیە سارە چۆم دۆزینەوە و بۆ مەم تەکسێ نەڕێین ساقی تێە یاڵا دیمەم تەکسیاڕێ زۆر دووریش نی لە ماڵەکەی خۆمان وەزانین بەس با بڕین بە سارە باشترێک لۆریە خۆیمان پیانەکێش چی بوو پۆلیس بۆ ئێمە هەو نانە بۆ ئێمە نییە ئەو دەرگایمان بۆ کەرەوە دیدی ئەڤڕین Hey, man. Tracy. Yo. بانیکردن کەس جوابی نەیەوانێ لە مایکڵ مامۆزایەکی تێنس هەیە بانی کرد بە حساب کە درست بە مناڵی من جا ڕقیشی لێتی ئەو خۆ لە ماڵۆنی هەستی بە شتێک کرد هەستی بە شتێکی غەریب کرد جا پیا و زیرەکە ئەمێندا بانەکە ئەڵە مایکڵ نەیە ژوورەوانێ کەتنی بینی کەتن هەر خۆی ڕقی لێبوو ڕای کرد وەڵام مامۆسای تێنسەکە ڕای کرد هەتا ئەم چووە سەرە ئەو ڕای کرد
حسابي لەگەڵ فرانکلیە بە دوای کەین لەم سارەی خۆتە لەنا لەمە لێ شوڕی غەڵەت ڕۆشتم مەزانی بۆ سەرەوە ڕێمە بۆ خوارەوە ڕۆشین ها ئەڵا زامونمان کراوە ڕێیان ئەمە ڕاگرم ئەڵە ونمان کریش فرانگلیە لە بەز هین مایکڵە لێ فرانگلێ لە نا بڕۆ ماڵەکەی دۆزینەوە جەماعەت ئەوە مامۆسای تێنسە لەگەڵ مایکڵات کێشەیەکەوتە بینیانەوە باشە اینجا ئێستا مایکڵیش ئێوە بڕوا لە منە ڕۆم حەقی خۆمی لێ یەکەمەوە لە منە حەقی خۆمی لێ یەکەمەوەانێ فرانکلیش هاوکو بڵێ هاتوو بڵێ مایکڵ بەڵام توش بوو ئەویش مەجبور لەگەڵ یا بڕوا ئەنجا فرانکلی تۆ سەیریکەوە دوو جارە تووشی حاڵەتە بێ جارێک تووشی حاڵەتە بوو لە مەرحەلەی پێشوە لەبەر هاوڕێ تووشی بەزم بوو سەیریکە ئەنجاوە لێرەشە تووشی ئەوە بوو هاو بەلای مایکڵ سەری لێبا کەچی تووشی ئەم کێشەیە بوو فرانکلی داماوە زانن لەگەڵ هاوڕەکان هەمیشە تووشی کێشە بێ لێرەوەی 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 ئەچێ بۆ ماڵی مامۆسای تێنسەکەی ئەڵێ حەقی خۆی میلەکەمەوە ئەوە تەنها لە کوێن خۆی شاردۆتەوە لەو خانوویە ئەڵە مایکە واز بێنە تۆ سەرشێتیەکەی هەڵەیەک ڕیاوە ئەمێ تێو گەێنم مایکڵڵێ من ئەو خانووە ڕخێنم ئەویش ئەڵێ مەکە ئیشی شێتانە مەکە تۆ هەڵە تێگەیشتی مۆزوعەکەوانی و کوتۆلی تێگەیشتی ئەڵێ مۆزوعەکەوانیە فرانگلیش نییە هاوڕێش یەکسەری یارمەتیەیە ئەوە هاوڕێ ئەڵە من ئەو خانووە ڕخێنم قەرسێکم لای توێە مادەم وایە من خانووەکەتە ڕخێنم On your face! Bud, your negative energy is seriously bringing me down. Oh, I hope it is, Bud. We hooked up, man. You come into my house. فرانگلی ئەڵێ ئامادەیە مشتە ئامادەیە Are you fucking kidding me? I'm gonna stick up my hand and say that was uncool, Bud. My bad. Seriously. ئەڵێ ماڵەمە ڕوخێنە تۆ غڵەت تێگەیشتی شتەکەوانیە مایکڵیش ئەڵێ من حەری ڕوخێنم ئەڵێ حەری ڕوخێنم مایکڵ جنێویە بە تیری تافاتە خوارم ئەی ڕوخێنین تەواو دا بڕۆ دەی ئەدەی دا بڕۆ دەی ئەڵای شێتمان کرد ئەڵا ڕوخانمان هذا ما يروح أنا بس أو أم ليلى وقدم إيه أبي سوكانك أو مثلا أم جيوكي جارك أو رخان من والله طب ما بيليه أخي خو ما كردو لا بردي نەبڕۆدی فێر نەبیم جارە فرانگلی ئەڵێ هەز ناکەی شتێکی خەڵەتێ کردووە تۆ دڵنیای ئەو خانووە خانی ئەو بوو ئەڵێ خۆی لێ شاردبووە قابیلابی شێبێ با بڕێ هەر وڵات تەلەفۆن هاوڕێ وڵا هینە مامۆسای تێنسەکەیە ڕاهبرا ئەوە لە چی هەی لەوە وەڵا لەو خانوو خانی من نەبوو ڕوخاندە تۆ چۆن شتی وا کرد لە خانی ئەو کچە بوو کە تایە بووم وەڵا تەواو توش بووین هاوڕێیان وەڵا توش بووین گرین لە وەڵا ئەوە کچە ڕەشا کاڵە من هەرە کوژم وەڵا هاوڕێیان توش بووین دابڕێ وەڵا زانی چی ئەو خانووە هی ئەو کوڕە پیاوە نەبوو ڕوخانمان
هی ئەو کچە بوو کچەکە بوو ئەو چوو خۆی تیا شاردەوە کچەکەش تەلەفۆنی گر بۆ مایکل ئەڵێ من هەر ئەو کوژم ئێمە سەر هەر ئەو کوژم ئەرە وەڵات بە قورعان وازەم وڵات فشێکیان لێن وەڵڵی فشێکیان لێن بە قورعان توش بووین ئارە وەڵڵا وەڵا توش بووین بەرە بەڵام فڕانگلی بووینە بەدەست هاوڕێی خراپ بۆ ژیری خواردو تاو کچەکە ڕەشەی گەوتی منە کوژم و خانی منە چۆن ڕۆخان باشی سێما بێ بێ هەوڵ بین چینە سەر چینە بین چینە سەر فڕانگلی تەقیان لەکەین بێ هەوڵیم بیان کوژم دەی وەرە 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 پێش وەرە پێشە بەڵام ئەم سیارانە هینیش نەزانی لە سیاری جامڕەشوشتن هەستەکەم دەستی شێڕۆ لە ناو حکومەتە با پێمەوەنە ئەرە وەڵا سایعودانێکیانم کوشت هەشکۆ گۆڕیەوە ساقەکەین کوشکەچی ئەو چووە سەری بشکم دیار نمێن بەس ئەمە ماوە دەی عیبە لە بەردەمانە ئەو کوشمە بڕۆ 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 ڕاکە بڕۆ تقریبا نەجاتمان بۆ وا بڕێ بەس یەک شتان پێ بڵێم قەت بڕۆ ناکەم نەجاتمان بێت چکە ئەو کچە هەرێتەوە سەرمان هاوڕانەها سیارەکە چۆن شوێن فیشێکی پێوە دیارە دوای سیارەکە چی لاتەوە هەمووی بۆ بە شوێن فیشەک ناستەکەم نەجاتمان ناوێت بەس من بەزین بە فڕانگلیایەتەوە و دوو جارە لەگەڵ ڕەفەقەکانە تووشی کێشاوێ واتینەوە ماڵەوە برا ئاڕۆنەکەم باش تۆ ئەلە دەست خۆش بۆ یارمەتیدانەکە دەم ڕۆ یارمەتی وام حەزم ناکرم ڕووداوانە ڕوو بە فڕانگلیژە لە قەی ناکە ئاساییە چی بوو؟ وەڵاتن بۆیان نەمودا ئەوە کچەکەی نەموت ئەوە مەسوولێکی ئەو شارێ زانی چی وەکو ئاسایی ژوان ناتوانانی چیان لەگەڵا بکەن ئەڵێ ئێوە کارێکی واتان کردووە بێت ژیانتان لێ تاڵکەم ئەمە فڕانگلی مەڵە بێنە خێرا هەوێکەتم بەرێ هاوڕێنەما هینن کە ئاسایی شوشتن ئەو کچە بۆی ئاوە دەمی گەرم بوو توش بوو مایکل توش بوو فڕانگلیش لەگەڵا توش بوو دامەوە خۆشە زۆر خۆشە چیرۆکەکەی بەڕاستیە چێژی هەیە تاچ ناخوڵی چیرۆکە هاتشت ڕۆیە زانی چیە مایکل و فڕانگلی ناتوانن هیچکەن لەگەڵ ئەمانە بۆ لەبارە ئەمانە پیاوی حکومەتن
و ئەمانیش ها بڵێ دز و قاچاقچین ناوێرن هیچ ناوێرن بکەن. Came up missing. Smart kid. Now, Michael. بەڵێ بێ حەقە لێکەمەوە لێە ناتوانێت هیچ کەم مایکڵ ناتوانێت An architect, significant, modernist. بەڵێ من نەرەو کوژم. Down the hillside in Vinewood Hills. I thought the owner was banging my wife. Well, that was a strange house for a tennis coach. I wasn't thinking straight. Clearly. ئەڵە چی تێ بۆ بکەم لە بری ئەوە Well, Natalia will need a بە حسابی سەر ڕێکەوت نەکەم زانی لەسەر چی ڕێکەون. Sure. Good. And I'm guessing here that the rebuild will be somewhere in the 2.5 million range. براڕۆ هاوڕێن داوای 2.5 ملیۆن دۆلاری کرد ناخۆش بۆ تفە That's nice. هاوڕێن ڕێکەوتن لەسەرەوەی وتی لە بەرامبەرەوەی کە خانەوە ڕوخاندەوە بێت 2.5 ملیۆن دۆلارمان بیتێ بۆ ئێمە بتوانین لێو خۆش بین. Never better. So what now? زۆرە Looks like I'm gonna have to postpone my retirement. مایکلیش لەو پارە زۆرە من ناتوانم چۆن دەبریکەم. Oh man, I'm mortgaged up to my eyeballs. Look, I only know one way to make money. I'm gonna have to give an old friend a call. داوای 2.5 ملیۆن دۆلاریان کرد مایکلیش لە من ئەو پارەم بۆ دەبر ناکرێت چۆن بیم. I'm gonna have to track him down. Just give me a little alone time, all right? All right, dog. تووشی کێشە بوو هاوڕێن مایکل تووشی کێشە بوو هاوکو بڵێ تووشی دوژمنایەتی بوو یانە بێ و پارێ پێیاکە یانەوە تا ئەوان ئیشان بەڵێک پیاوی حکوومەتن ئەی کوژن بە کوردیەکە ئێستا مایکل دەرە تووشی کێشە بوو ئەبێت 2 ملیۆن دۆلار پێیاکە مایکل تووشی کێشە بوو 2 ملیۆن و 500,000 دۆلار ئەبێ بەو جەماعەتە بۆ ئەوەی کە سڵحکەن باشە جاسە بە فرانگلی وتی من ئەو پارە زۆرم بۆ دەبر ناکرێ من چۆن ئەو پارە زۆرە بەم ناتوانم بیم مەگەر ئەزانی چی بکەم لە بری ئەوەی ئەو پارێ زۆرە کە بیم ئەبێ دیسان وکوونە دەستکەمەوە بەو کارێنی کە پێشتر کردومە جارە زووە وازدە بێن یانی بە کوردیەکەی دەستکاتەوە بە دزیکردن و بە قاچاقچێتی بۆی ئەو 2,500 دۆلارە پێیاکە باشە فرانگلیش وتی باشە یارمەتی تێم چی بکەین ئیترەسە لە بیری ئەوە بزانێت چی بکات بۆی ئەو پارە زۆرە پێیاکە بە کوردیەکەی مایکل گەڕایەوە سەر بەزمەکەی پێشووی ئاگاتان لێیە بچینەوە ماڵەوە بەزمەکە دەست پێەکە ئەنجا ئێستا بێ بزانین دزیەکی گەورە بکەین بۆیە سڵحی پێ بکەین بەحساب مایکل ویستی مدەیەک واز لە ئیشی خراپ بێنێ و دزە لەگەڵ ماڵە مناڵەکەی خۆیان بە باشی بشی بەڵام ئاڵە پێشینەی خراپ هەر بە دواتەوە لێ نابێتەوە چپسی پەتاتە ئەخوا ئەوێت جێ وەرگرێ بەڵام تازە تووشی دوژمنایەتی بووی بەخوا مە کوڕەکەیەت یاری پلەیستیشنەکە کوڕەکە یاری پلەیستیشنەکە بە ئۆنلاین هاوڕێن ئەجا لەگەڵ ڕەفیقەکانی قسەی ناشرینەکە جنێوەیە باوکیشی گوێی لێیە باوکیشی گوێی لێیە ئەوە چوو بووی ئەڵێ بۆچی قسەی ناشرینەکەی بە هاوڕەکانی قسەی خراپیان پێڵێ بە ئۆنلاین بە حساب یاریەکە سوکاتیان پێەکە وڵا لە داخە تەلەڤیزیۆنەکەی بۆ شکان ئەڵە بۆ تەلەڤیزیۆنەکە و شکان ئەڵە تۆ خەریکی قسەی ناشرین ئەڵێ ئەڵێ کوڕەکەی لە جیمی ئەڵە مادەم تۆ تەلەڤیزیۆنەکە و شکان کەواتە دایکم ڕاستەکە باسی خراپی تۆکە ئەڵێ وەختی خۆی تۆ کەسێکی خراپ بووی تۆ کەسێکی ئاوا بووی ئەڵێ ناناوانیە من وازم هێناوە لەو کارانە مێسە لەگەڵ عالەکەمە بە باشی بژیم کوڕەکەشی گلەی لێیەکە ئەڵێ نەخێر تۆ خراپیەوە تا ئیسراحەتە لە من تێکگە ئەڵێ ئیسراحەت نە تۆ تێک نەیە بەس تۆ خەریکی کاری خراپی
Nothing says I love you like smashing my fucking TV. Nothing at all. هلا تلفزیۆنەکە مشکان باوکیشە لەوەرە ڕێکەوتنەیەکی ناوڵین بێکەوە کاتێکی خۆش بەرینە سەر وەکو باوکو کوڕێک بژین بەیەکەوانێ I'm sorry. داوای لە بوردن نەکەم ئام سۆری Just wish we could do things together. بەڵام من باشی تۆمەوێ ئەمێ خراپ نەبی بەرەو باشی بچی هەموو باوشێ باشی کوڕەکەی بێ You know I have bad glands. هەڵە وەرە با کاتێکی خۆش بەسەر بەرین ئەمڕۆ بەیەکەوە بین شتێکی جیاوازکەین ئەڵە چی بکەین هەلی شتێکم بۆ بدۆزەرە بیکەین Fine, let's go on a fucking bike ride. هەڵە وەرە با بچینە دەرەوە پیاسەیەکەین مایکل پێشی خۆش نییە Bike ride along Vespucci Beach. Okay, Dad, I got just the thing to show you. This day was going so well until you showed up. You know that? سە بە حساب بەیانێ بچن جەیەک بگۆڕن لەبەرەوەی تەلەڤیزیۆنەکەی بۆ شکان کوڕەکەش عاجز بۆ لی After that boat stuff. نێوێ ئاشتی کاتەوە What's the big deal? If anything goes wrong, you can just fake your death and start all over. How am I meant سە لەسەرەوە ڕێکەوتن بە حساب بچن هینکەن هەڵە وەراچین پاسکی لێخوڕی نەکەن تێگاچن بۆ شوێنێکە بە حساب بەیەکەوە پاسکی لێخوڕن و جەوێکی عەسرانە وەرگرن بەیەکەوە جەوێکی خۆش وەرگرن بەیەکەوە کوڕەکەی بۆڵی یاڵێت تۆ باوکێکی خراپی تۆ ناتوانانی کاتی خۆش دەکەنەوە بە سەری بەرێویژە لە وەرێ سای ڕێن بەیەکەوانێ هەم مێشمانی سەراحەت پێین و هەم ئەچین پاسکی لێخوڕین و جەوێکی خۆشە گۆڕین You think I'm gonna let some guys ride off with my son? Look, I knew you were a bad guy, but... Oh, a bad guy. A crook, a killer, a thief, a liar. I guess I've been all those things one time or another, right? جیمیر گلیە کاڵەگە تۆ کەسێکی ئاسایی بوویتە تەلەڤیزیۆنەکە ناشکان ئەڵە من تەلەڤیزیۆنەکەم بۆیە شکان بۆیە تۆ قسەی ناشرین بە هاوڕەکانە نەی بە قسەی ناشرین بە هاوڕەکانە نەڵێ ئەمێ باش بی کەسێکی باش بی You're the kind of person who didn't let other people get in the way, but ئەی هاوار I hadn't like... وڵات داغانمان کرد Yeah, well, that's me, Jim. And I've been trying my best to get things under control for the last 10 years. But that was an extreme fucking situation. And I had to act. A normal person wouldn't have done that. Yeah, well, I had to. To protect you. Yeah, keep telling yourself that when you see their faces every time you close your eyes. ئەو نەمان نەماوە نزیک بووینەوە پێم وایە بێ ئەو شوێناگە شوێنی پاسکی لێ خوڕینەوە شتانە بێ شوێنێکی خۆشیش بێ ئاوکو کەنار دەریایە شتێکی ئاوە چکە چەند جێگە گۆڕن بە حساب ها نەموت وایە ئەو شوێنانارە بێ وابێ لێرە سیارەکە ڕاگرن با داوەزن بڕن Please don't shoot the bike rental guy out of like force of habit. لەوەرە با بڕین بێک و پاسکی لێ خوڕین و جێکی خۆشە بینە سەر Hey, you remember me? Two bikes. هەڵە دوو پاسکیلمانەوێت What the hell do you think you're doing? What? You for یاڵا دی Yo, thanks. هەلە سپاس باوکی پێ لە سپاس If I make it to the end of the pier first, you're gonna buy me a big ass new flat screen. End of the pier, fine. But if you lose, you're gonna do something with your life. Give it up, Dad. You've got to see. In this kind of condition, a triathlon would kill you. Oh, I'm about to pass out. When I wake up, please let this nightmare be over. بەحسا لەسە پێشکەوتنەکەن باشە بەحسا پێشکەوتنەکەن لەسەرەوە ڕێکەوتن کوڕەکە یاڵە و پێشکەوتن نەکەین ئەگە من بردمەوانێ ئەبێت تەلەڤیزیۆنێکی تازەم بۆ بکڕی باشە باوکیشی مایکل ئەڵێ باشە ئەگەر منیش بردمەوە ئەوە تەلەڤیزیۆنەکە بۆ ناکڕم بەحسا لەسەرەوە ڕێکەوتن You'll die first, old man. لەسەر کاممان زووتر بگەین هاوڕێن کاممان زووتر بگەین لەگرەومان کردووە ئەگەر من زووتر بگەم ئەوە جیمی خۆی بۆ خۆی تەلەڤیزیۆنەکە کڕێ و بۆی ناکڕم ئەگەر جیمی پێشم باتەوە مەجبورە بێت تەلەڤیزیۆنێکی بۆ کڕم خۆم قەرزارم تووشی کێشەش بووم تێگەی یا تەلەڤیزیۆنێکیش بۆ کڕم شتی وا چۆنە بێ مەزەوە بەغەڵە داتم براڕۆنەکەم
بغلط داتم We're still running tomorrow. ئەسولێکی گیژنین ئای جیمی دامە زۆر لە دوای یەگەر لێم هەڵا نەبێ من خۆم قەرزارم تووشی دژمنایەتی بووم لە هینیشکین تەلەڤیزیۆنێکیش بۆ جیمی کڕین شتی وا چۆنەبێ ئەو زامانەمان نەماوە بەشکم بیبینەوە هاوڕێن خەریکی بینەوە باشە تەلەڤیزیۆنەکەی بۆ نەکڕین باشترێکە کاکە ماقڵ نییە مەخۆمان تووشی دوژمنایەتی بووینە بێت 2500 دلار پیاکەین بەتمای بچین دزیگەین پیاکەین بەخوا بە دزینەوە پیان ناکرێ یەک ژاتۆڵە تەلەڤیزیۆنێکم بۆ کڕا ئەوە نەجات مابوو پاو برمانەوە Looks like you're buying your own TV. لە تەلەڤیزیۆنەکە بۆ ناکڕم بردمەوە Nice, Dad. Bonding, good times. Yeah, I'm giving it my best shot. Come on, we're having fun, right? You wouldn't know fun if it sat on your face. Ah, come on. I mean, why do I have کوڕەکە لە تۆ هەر خراپی تۆ هەر باشنی ناتوانانی باش بی باوکی شێڵێوان نییە چۆن Because Tracy doesn't buy cars she can't afford, so that thugs break in our house. مناقەشان جیمیڵێ ئەڵە دایمە هەر سەرزەنشتی منەکەی هەر دایمە خەریکیەوەی کە تاقیبی منەکەی ئاگاو لە خوشکەکەم نییە باسی خوشەکەیەکە تریستی ئەڵە تۆ ئاگاو لە خوشکەکەم نییە خەریکی چییە Actually, it's all happening right out there. What? That boat that makes yours look like a refugee raft? You know the kind of boat, the one that makes a young, impressionable girl drop her pants and باسی خوشەکەیەکە ئەڵێ خوشکەکەم خەریکی ئیشی خراپە لەسەر باخیرەکە بڕۆ سەیریکە لەگەڵ مەجموعەی ڕەفیقە خەریکی ئیشی خراپە هاوڕێن سێکە با ئەوتان تێبگەنم لە مناقەشەی سەرەوە چی بوو لەستەرەوانێ جیمی بە باشی وتی تۆ هەر خەریکی سەرزەنشتی منەکەی هەر هەموو جارە منە بمە قوربانی بەڵام بەس ئاگاو لە خوشەکەم نییە وەکو شێش کاتی لە خوشەکەی کرد وتی باشە بۆ ئەو خەریکی چییە وتی لەسەر یەختەکە خەریکە لەگەڵ مەجموعەی هاوڕێی تازەیە لەوێ خەریکی بەزمە هینی ژووتی مایکڵی ژووتی وتی چۆن شتی وایە بێ مناڵەکانم یعنی خەریکی ئەم بەزمانن من ئاگام لێ نییە بە کوردەکەی مایکل گیری خواردۆ بەدەست کوڕ کچەکەیەوە کوڕەکەی لەو لاوانە خەریکی ئەم بەزم و ڕزمەیە کچەکەشی لەو لاوانێ ئێستا چین بەحسا بەڕێن بۆ یەختەکە بزانین چییەکە بەحسا لەگە مەجموعەی هاوڕێیە خەریکی ڕاقس و تەرتیبات و شتە هاوڕێ من لێرە شتێکم هاتەوە بیرەزانن حەزەکەم باسیکەم سێکە خۆی مایکل وەختی خۆی خەریکی دزی و مخەدەرات و ئەم شتانە بووە باشە ئێستا کە دوو مناڵی هەیە ئەوێ بگەڕێتەوە و بە حساب خۆی ڕاستکاتەوە بەڵام سەیریگەن هاوڕێن هەرگیز پێشینەی خراپ بێت نابێتەوە ئێستاوە تا چکە خۆی وەختی خۆی خەریکیشی خراپ بووە ئەها ئێستا سێکم باجەکەی چۆنەیە و تا کوڕکچەکەشی ئێستا خەریکیان بەزمن عنی بۆ ئینسان زۆر وریا بێ با لێرە وەسمەمێ و پەیامە بگەێنم ئینسان زۆر وریا بێت هەتا بتوانێت کاری چاکەکی باشترە چکە ئەوە تا ئێستا بە مناڵەکانی باجەکەیە وەک کچەکەیەتی مانە ڕەفیقین بەس خراپن Dad, you're embarrassing me. These are my friends. Yeah, you're embarrassing her, dude. They're shooting porno here. They shoot porno all over town. Mom rented our house to them last summer. ئەڵە باوکە تۆ چیەکەی بۆ ئیسراحەتم لێ تێگەی خەریکی چی ئەڵێ من چیەکەم لەمانە ڕەفیقی باش نین ئەمانە شتی خراپن ئەڵەمانە کەسی باش نین کچەکە شەڵێ باوکە تۆ هەر هەمیشە دەسەخیتە ژیانمەوە براڕەمە مافیا و شتیشن بێ بیان کوژین
دي لە باوکە کوشتێ لە باوکە کوشتە لە نا هیچ نییە Just calm down. I did what I had to do. Let me take you back to your brother. لە باوکە کوشتێ لە نا هیچ نییە تەنها دوانە برینا ڕوو بێتن ئەڵە چی تۆ ئەوانە کوشت پێی سێرەکە باوکی بکوژە ئەڵە خەتای جیمی بووە چوو بۆ براکەی ئەڵە جیمی تۆ شکاتە لێ کردوم ئەڵە نەخێر نانا ئەو تەم تەلەڤیزیۆنەکەی منی شکان ئەڵە تەلەڤیزیۆنەکەی منی شکان منیش لە داخیەوە وام کرد ئەڵە ژیانی من هەوێران کرد هاوڕێیان و خۆشەویستان دۆستان و ئەزیزانی ئێمە دەستان خۆش بێت کە تا سەر لەگەڵمانەمانەوە لە ڤیدۆکە داواتان لێکەین لایکی ڤیدۆکەکەن و ئەگەر تازن سەبسکرایبی چەناڵەکەکەن و لێرە منە بەسە بەڕاستی تووشی بەزم و ڕزمی زۆر بین ئەوەی کە بیتان نەچێتوانێ مایکل تووشی دوژمنایەتی بووە لە لایەکەوانە لایەکی تریشۆ گیری خواردە بەدەست مناڵەکانی وانێ بەهۆی ئەوەی کە وەختی خۆی کاری خراپی کردو سەر مناڵەکانی لەسەر هەمان ڕێچکە ئەڕۆن ئەمە قورسە بۆی ڕاستکرێتەوە بۆی هەمیشە هەوڵ بین کاری چاکۆ باشکین بۆی لە دوایە باجەکەی نین زۆر باشێ من دەرەسە کۆتایی پێێنین ئیشەڵا لە داهاتووە وردوەردە لەگەڵ چیرۆکی GTA 5 بەردەوامە بین بەڕاستی چیرۆکێکی ناوازە و خۆشە ئەو مارتینی زنامی بۆ نارینداوای پارەکەکە هەبێ و پارەی بۆ پیاکەین هاوڕێیان داوای 2 ملیۆن دلارەکە ئەگەر و پارەی بۆ پیانەکەین قورس لە سەرمانەکەوێ لە کۆمنتە ڕای خۆتان بنووسن لەسەر بابەتەکە لەسەر چیرۆکەکە و لەسەر شێوازی پێشکردنی ئێمە و ئەوەی کە ئاگادار بن من هەنێ مەرحلە تەواوەکەین و کاکانەسیش ئەویش بە هەمان شێوە یەک دوو مەرحلەی تریت ئەویش تەواوەکە ئیتر ئەوە بە هاوکاری هەردووکمان گرنگەوەی ئێوە ڕازی بن دەستان خۆش بن